ئەو با بڵێن وەڵامەی کە لە هەر چار سەرۆکایەتەکە وەرگیرا لە بەغدا ئەوە بوو کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی بە هەموو قەراراتی محکەمەی بە هەموو بەندەکانی عەفوەن قەراری محکەمەی ئیتیحادی ئەنجا ئێمە موچە دەنێرین. طبعا ئەوە هەر قسەیە دڵتان زۆر ناخۆش نەبی، ڕاستە ئەگەر تەماشای بکەی وەکو وەڵامەکە ناخۆشە، بەڵام ئەوە جوانبی سیاسی تێدایە، لۆیە دڵتان ناخۆش نەبی. ئەمن ئەوان طبعا قەراری محکەمەی ئیتیحادی بە شێوەیەک لێک دەدەنەوە، ئێمە لە هەرێمی کوردستان قەراری محکەمەی ئیتیحادی بە شێوەیەکی تر لێک دەدەینەوە. لۆیە دەکرێت بەڕاستی پێتان بڵێم ئەوە نهایەتی مەتاف نییە، خەڵک دڵی ناخۆش نەبی بڵێ مەعاش نایێت. ئەمن متأکدم کە ئینشاءالله ئەو قسەی من بە هەند وەردەگیرێت، چونکە ئەوڕۆ لەگە هەموو تەلەڤیزیۆنەکان قسەی دەکەین، چونکە جانبی سیاسیشی تێدایە بێزگە لە جانبی فەنی، یعنی بێزگە لە جانبی فەنی جانبی سیاسی زۆری تێدایە. الحەمدولله ئەوڕۆ ئەو مؤتەمەرەش پێی بەخێر بوو، چونکە وەقفی ئیطلاقی نار بوو لە بەینی ئێران و ئیسرائیل، ئیتر شەڕەکە دەوەستی ئینشاءالله. بە تەسەووری من زەختی جیرانەکانیشمان لەسەر حکوومەتی عێراق کەم دەبیتەوە لە مەوضوعە. لۆیە ئەمن ئومێدەوارم کە ئینشاءالله پاش ماوەیەکی کورت طبعاً وەفدێکی سیاسی گەورە و لەگەڵ وەفدێکی فەنی بچنە بەغدا لەمنی وەرگرن، ئەو کێشەیە ئینشاءالله چارەسەر دەبیت و کێشەی موچە بە دوایی بە کۆتایی دێت. بەڵام دیسان تاکید دەکەمەوە کە دەبێت وەفدێکی گەورەی سیاسی، چونکە مشکلەکە جانبی سیاسی زۆر تێدا بوو، ئێستا تۆزێک زەختی سیاسی کەم بوویتەوە لەسەر هەرێمی کوردستان بەڕاوەستانی ئەو شەڕە. لۆیە ئەگەر وەفدێکی سیاسی باڵا بەرز وەخت سەخاوەری دەسەڵات لەگەڵ وەفدێکی فەنی بچنە بەغدا دانیشن لەگەڵیان، تەوە نەمنە و قسەرە خۆمۆ ناکەم، ئەو قسەیە معلومەیە کە وەرم لە بەغدا بە شکلێک بتوانین قسەیان لەگە بکرێت، ئینشاءالله کێشەی موچە چارەسەر دەبیت و ئینشاءالله ئەو مشکلە نامێنیت. هەموومان دڵمان ناخۆشە بە نەهاتنی موچە، بەس ئینشاءالله قەریبەن چارەسەر دەبێت.